الحەمدوللا یعنی ساڵ بۆ ساڵ بەرەو گەشەدر و بەرەو چاکتر ڕۆشتووە و هەر ساڵێک پەیڕە و خۆلاسای بەرنامەیەکی بۆ دادەنین هەموو ساڵێک بەنامەکە لە ساڵی پێشتر جیا بووە یعنی بەو معنا بەنامەکانی پێشکەوتوتر بووە یعنی هەموو ساڵێک بەنامەکانی بەرەو پێشکەوتوتر ئەڕوا و ئەم ساڵی ئەمانەیە بەرەو پێشکەوتوتر بین لە بەرنامەی تازە و بەرنامەی شێوازی باش و لە هەموو بوارەکانی مەثەلەن بانگەوازی الحەمدوللا ڕادیۆی سونه بەرەندەیە و زۆر پێشکەوتووە جا بەڕاستی بابەتەکانی ڕادیۆی سونه بابەتانێکن هەمانە بۆ چینی گەنجان هەمانە بۆ مەسەلەن پیر و مەسەلەن لە پیاوان و ژنان هەمانە مەثەلەن هەموو بوارەکانی تایە بۆ بواری مەثەلەن ژنهێنان و ژن مەثەلەن کچ بە شودان و کوڕ ژنهێنان بەڕاستی هەموو بەرنامەیەکمان هەیە بۆیان اینجا هەم بەرنامەی مەثەلەن داعوە و بانگەوازی لە هەموو ڕۆکان هەمانە بەرنامەی تەفسیر بەرنامەی مەثەلەن وەڵام و وەڵامی دروست و جوابی دروست هەموو ئەو بەرنامانەمان الحەمدوللا هەیە و ساڵ بۆ ساڵ بەرەو گەشەتر و بەرەو چاکتر و بەرەو باشتر ئەوە الحەمدوللا